سەڵام منداڵە چاوگەشەکان، جارێکی تر بەیەک شاد بووینەوە لەگەڵ ئاریا لە ئەڵقەیەکی تری بەرنامەی گەشتی باخچەکان. ئێستاش فەرموون بینەری بەرگە و بابەتەکانی باخچەی منداڵانی ئیپەکی تورکمانی بن. Ben Farah Muhammed Garip, İpek Anaokulu Müdüresiyim. 13 öğretmenim var. 104 uşak indiye kadar kaydetmişik. Biz bu uşakları her bir yerde kim gelir biz onu kaydederiz. Her ne dili olursa olsun fark etmeriz. Bizim burada 6 sınıfımız var. Türkçe, İngilizce, Kürtçe okuduruz. O menhecı Vizaret Terbiye koyuptu, biz o menhece üsteyirik. Her bir yerden de Allah, her bir yani 3 dilde de okuduruk. Biz yani her bir dilden alırıq. Yani Kürt olsun, Arap olsun, Türkmen olsun, her kim gelip bırak kapımız her bir insansı açıqda. Her ne dilden dil olursa olsun gelirler biz kaydederiz. Fark etmeriz hiçbir kavmi yani. Biz 4 illik alıq. 5 il Allah, 4 sınıfımız ayrı, 5 sınıfımız ayrı. Vallahi sistem yani Türkçe okuduruk, Kürtçe okuduruk. Bir dersimiz var İngilizce. Saat 8'den saat 13'e kadar bizim devamımızda. Özüm kamüdireyim. Saat 7:30 ben devamdayım. Bizim Vizaret Terbiye navandi havler bize yardım eder. Her bir şey bize verirler. Ne istemişik verirler. Vallahi arada o bir mekteplere yardım edenler bize de ederler. Bizim yokumuzdu, pasımız yoktu. Veli amirler, uşaklar, nene babaları özleri pas tutuplar, özleri teksi tutarlar, özleri getirirler, aparırlar. Yo vallahi bize netriyemiz var ilde. Uşağa göre verirler bize. Mesela adedimiz ne kadar ona göre bize netriye verirler varımızda. Var ameli de varımızda, nazari de varımızda. Vesail ta'limiye vesailimiz var. Ona göre okuduruz özlerine. Vallahi navaqısımız çoktu. Mektebimiz şarkıydı. Yani üstü kapanmak, sağlık günü. Elhamdülillah su kahrabamız iyiydi. Bes bizim mektebeki özü bilsen ravza sistemi diyeceğim. Yani ravza da bir makapat olsun uşaklar sebebine. Bizim de burada mektebimiz yani makşufta yağış, kışta yağıştı, yaz günleri güneş sıcaktı. Yani ravza hiç el vermez bizim binayamız.
کچی شیرینم ئەوە بۆ دەگری باوکە چۆن نەگریم دایکم ناڵێ بچم لەگەڵ ڕەفیقەکانم لە پارکەکەی لای ماڵی خۆمان یاری بکەم چی؟ یاری بکەی لە ناو پارک لەگەڵ برادەرەکانت بەڵێ باوکە زۆرم حەز پێیە ئاخر کچی شیرینم شتی وا نابێ ئەزانی بۆ چونکو کۆرۆنا هەیە کۆرۆنا باشە باوکە کۆرۆنا چییە دایکشم ئەڵێ کۆرۆنا هەیە کچی شیرینم ئەزانی کۆرۆنا نەخۆشیەکی زۆر کوشندەیە و زۆریش ترسی ناکە تاکو ئێستاش دەرد و دەرمان ئەم دەردا دەرمانی بۆ نەدۆزراوەتەوە جا لەبەرەوە دەبێ لە قەڕەباڵخی خۆمان دوور بپارێزین ئاخر باوکە من ڕەفیقەکانم زۆر نین هەردوو دانن کچی شیرینم با یەک دانەش بێ ئەبێ خۆمان لە شوێنی قەرەباڵغ دوور بپارێزین هەروەها ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانمان بە ئاو و سابوون جوان بشۆین هەروەها ئەبێ ماسکیش ببەستین ئێ باشە باوکە من هەموو شتانە ئەکەم زۆر سوپاس دەکەم بۆ ئەم ئامۆژگاری و زانیاریانە ئێستا ئەتوانم بچم لەگەڵ ڕەفیقەکانم یاری بکەم نەخێر کچی شیرینم ئەی پێم نەوتی دەرمانیان بۆ ئەم نەخۆشە کوشندە نەدۆزیوەتەوە ئەی باوکە من چی بکەم ئاخر زۆرم حەز لێ یاری بکەم لەگەڵ ڕەفیقەکانم کچی شیرینم ئەبێ بۆ ئەوەی بەرگری لەشمان بەهێز بێ بەرز بێ دەبێ هەموو ڕۆژانە شتی شل زۆر بخۆین گۆشتی سوور نەخۆین هەروەها ئاوی پرتەقاڵ و لیمۆ زۆر بخۆین سەوزەوات زۆر بخۆین تاکو ڕێژەی ئۆکسجین لە لەشماندا زۆر بێ تاوەکو بەرەنگاری ئەم نەخۆشیە ببین هەروەها هەرکە چوویتە دەرەوە ئەبێ ماسک ببەستی دە باشە باش باوکێکیان منیش وا ئەەکەم بە قسەکانی تۆ ئەەکەم زۆر سپاس بۆ ئەم زانیاریانت جا مناڵینە ئێوەش هەروەکو باوکم وتی ئەبێ یەکەم جار ماسک ببەستن ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانتان بە ئاو سابوون بشۆن و لە هەمان کاتیشدا لە شوێنی قەرەباڵغ دوورکەونەوە تێگەیشتن منداڵینە زۆر سپاس هیوادارم ئەم ڕێنماییانە جێبەجێ بکەن منداڵانی ئازیز منداڵە چاوگەش و جوانەکان منداڵە کولیچە و چوکلێتەکان هیوادارم ئەم ئامۆژگاریانەی من دڵدڵی ئێوە بێ و ڕێنمایی بکەن ئیتر زۆر سپاستانەکەم خواحافیز مامۆستا دەبادین ئەحمەدم مامۆستامە لە باخچەی منداڵانی ئیپەک مامۆستای ژووری ئینگلیزیمە ڕۆژانە وانەی خۆم دەلێمەوە هۆیەکانی فێرکردن ئامادە دەکەم پلانی ساڵانەم هەیە پلانی ڕۆژانەم هەیە حەسەب هەر ڕۆژێک و چ پێداویستم هەبی ڕۆژێک پێشتر ئامادە دەکەم لەسەر پلانی خۆم دەڕۆم زۆر سوپاسی بەڕێوەبەرشم دەکەم یان زۆر یارمەتیمان دەدا لە هەموو لایەکی هەر تێبینیە شەبی لە لای یعنی بەڕێوەبەر یعنی پێم دەلێت و ئەمیش بە جۆرەی پلانی خۆم هەر شتە چی بوێتن یا هەر کارێکم بوێ ئامادە دەکەم لۆ مناڵە چاوگەشەکان.
adı? Rüzgar. Sonya, sen sabah yukarıdan kalkarken sen ne yapıyorsun? Takarım, dişlerimi yakarım. O Kur'an'ın için sas olma bakarım. La 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 la. La 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 la. Aferin. Çok memnun. Merhaba, benim adım Esra Saler, öğretmenim. İpek Türkmence Anaokul'da öğretmenim. Ben burada her gün Türkçe dersi söylüyorum. Çocuklara öğretiyorum. Daha fazla şarkı olarak çocuklara öğretiyorum. Çünkü böyle anlarlar. Dersimiz aynı. Başka sınıflar ne derler? Biz de ona Türkçe deriz. بەنی باش Yani baş. ناوت چییە؟ Yara. یارە ناوی بابەی چییە؟ Kovan. گۆڤاند یارە لە کام پۆلی؟ İngilizce. ئێستا ئەو پۆلەی لێ دانیشتی ناوی چێ چ پۆلەکە؟ Kurdi. پۆلی کوردی ئافرین یارە ناوی باخچەکە چییە؟ Bahçemin dalanı ipek. ئیپەکی تورکمانی دەبی برێ ئیپەکی تورکمانی یارە دەرسی کوردیت پێخۆشە؟ باشە یارە خانس بەیانیان کە لە خێوە هەردەستی چ دەکەی یەکەم جار؟ Dönce xudaşım. دەموچاوی خۆ دەنگت بەرزکە دەموچاوی خۆی دەشوە ئافرین چی دیکەش بێر لە دەموچاو شوشتن Nasılsın? چی ئەدی ددانەکانت ناشۆی؟ Ba. بەیانی باش Ziyan var. ناوت چییە؟ Liya. لێ ناوی بابەی چییە؟ Hemen. هێمن لیا هێمن ئاوەکی زۆر خۆشە لیا باخچەکەت ناوی چییە؟ Bahçemin dalanı ipek. ئافرین باشە دی دوو پەیامی دەزانی؟ دەی بڵێ Perverde, geçebere, geçekir. Verkirdim. ئافرین چەپڵەیەکی لۆ لێدان بەیانی باش Benim baş. ناوت چییە؟ Mir. میر ناوی بابەی چییە؟ Adilan. میر ئەردەلان ناوەکی خۆشە باشە میر ناوی باخچەکەت چییە؟ Bahçemin dalanı ipek. باخچەی منداڵانی ئیپەکی Türkmani. ئافرین باخچەی منداڵانی ئیپەکی تورکمانی میرە گیان بەیانی کە لە خێوە هەڵدەستی نانی بەیانیت خوارد بەر لەوەی بێ باخچەی؟ Balı. ئافرین باشە چت خوارد لە ماڵێ لە گەردایە و بابەی؟ Herka. هێلکە ئەدی شیر؟ Şirna. دەبی شیریش بخۆی تاوەکو ئێسقانەکانمان بەهێز بی هەتاوەکو بەژنمان بەرز باڵامان بەرز بێ ئێسقانەکانمان بەهێز بێ ددانەکانیشمان بەهێز بی منداڵە خۆشەویستەکان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان کە لە باخچەی منداڵانی ئیپەکی تورکمانی بوو تا باخچەیەکی تر و گەشتێکی تر خواتان لەگەڵ